گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر نەهرۆز ئاگرۆ سەرنووسەری کوردستان کڕۆنێل و توێژەر لە پەیمانگای گۆڵد لە واشنگتن. دکتۆر زۆر بەخێر بێی. قسەیەکی کاک سەفین سەرنجی ڕاکێشاوتی هەموو کورد لێرەیانی چاویان لە چاکەی ماڵی کوردستان بوو لە داڤۆس. ینی شتێکمان کردووە لە داڤۆس کە کوردی پێ بناسرێتەوە؟ پێم وایە گرنگە، ینی خودی ئەوەی کە بەشدار بین لە یەکێک لە کۆڕبەندە گرنگەکانی جیهان کە تێدا زۆربەی سەرکردە کاریگەرەکانی جیهان لەوێ وجودیان هەیە و وڵاتی گرنگ لەوێن لە شوێنەکە کە باز لە ئیکۆنۆمی و لە ئابووری و گەشەی ئابووری و ئەم تەحەدایانەی کە ڕوبەڕووی جیهان دەبنەوە بە تایبەتی کە دەبنە کاریگەریەکی نەگەتیڤ لەسەر ئابووری جیهاندا دەنێن لەوێ کە گفتوگۆ و باسی لەوە دەکرێت لەو چوارچێوەیەدا گەرێمە سەیری بکەن وجودی هەرێمی کوردستان گرنگە لەو شوێنەدا هەبی و هەرێمی کوردستان هەرێمێک کە لە ناو عێراقدا هەیە زیاتر لە عێراق پەرۆشترە لەوەی بتوانێت لەگەڵ خەڵک لە دنیادا لەو کۆڕبەندە قسە بکە. گرنگی چەندە و پێم بڵێ کە گرنگی هەرێمی کوردستان کە دەوڵەت نییە بەڵام شان بەشانی دەوڵەتانی جیهان لەم کۆڕبەندە جیهانیانە بەشداریەکات. پێم وایە دەبێت بیگەڕێنینەوە بۆ سێ خاڵ. زۆر فاکتەر هەیە بەڵام من بەگشتی دەیگەڕێنمەوە سەر سێ خاڵ. یەکەمیان ئەوەیە کە هەرێمی کوردستان کرانەوەیەکی بەخۆ دیوە بۆ گەشەی ئابووری، ئەمە وەکو هەرێمی کوردستان. خاڵی دووەمیانەوەیە کە ئەم گەشە ئابووری کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە دەمانەوێت بەشێک بین لە نەخشەی ئابووری جیهانی، بۆیە دەمانەوێت لەگەڵ پارتنەرەکانمان لە دەرەوەی وڵات لە وڵاتەکانی دیکەدا قسە بکەین، گفتوگۆ بکەین، بۆی سەرمایه‌داری جیهانی بێنین بۆرە، کۆمپانیای گرنگی جیهانی بێنین بۆرە. خاڵی سێمیان کە خاڵێکی گرنگەیەوەیە کە سەقامگیریەک لێرەدا هەیە لە شوێنێکی زۆر لە جوگرافیایکی معقەدی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دنیا سەقامگیریەک لێرە هەیە. ئەم سێ خاڵە گرنگە پێم وایە ڕوێکی گرنگی هەرێمی کوردستان پیشانی دنیا دەدەن. باشە، جارێبان لە ڕوابووریەکەیەوە زیاتر پرسیار بکەم، دواتر باسی سیاسەتیشەکەین. هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕێگای داڤۆسەوە سەرنجی گەورە بزنسمانەکانی جیهان و بەرهێنەران ڕابکێشێت بۆ هەرێمی کوردستان؟ سنوور خان شتێکی گرنگ هەیە، ژەوەیە پێگەی ئێمە لە داڤۆسە لە ساڵی 2007 دەست پێ دەکات. پێشتر چوون بۆ ئەوێ بەڵام بە شێوازێکی گرنگ کە ئەو کاتەی سەرۆک مەسعود بارزانی لە 2007 چوو ئەو سەرۆکی جێگیری سەرۆکی ئەو کاتی ئەمریکای بینی جۆ بایدن بینی لەوێوە هێدی ئێمە توانیمان پێگەی خۆمان بکەینەوە. ئەگەر سەرنج بدەیت لە دوو کۆبوونەوەی ڕابردوودا ئێمە سەرۆکوەزینانی ئێمە بە وەفدێکی بزنزەوە لەگەڵ چەند بزنزمانێکەوە دەچن بۆ ئەوێ بۆی باس لە ئابووری هەرێمی کوردستان بکەن. جا ئەمە بەلای منەوە یەکێکە لە شتە گرنگەکان کە دەیبینم و جێگای خۆشحاڵیە. لە پەنا ئەوەشدا ئەمە ساڵی دووەمە کە ماڵی کوردستان هەیە لە داڤۆس، ئەو شوێنێکە خەڵک دەتوانێت بچێ و لەوێوە وەکو دەرگایەک وەکو دەلاقەیەک کوردستان و هەرێمی کوردستان بناسێ. ئەمانە خاڵی پۆزتیفن. من هەز دەکەم ینی ئیڤەلوشنێک پێشوەچوونەکەیە لە بوونی ئێمە لە داڤۆسەوە، تەنانەت پێشبینیەوەش دەکەم لە ساڵانی داهات و زۆر بە وەفدێکی گەورەتر و بەشتی گەورەتری شەوە بچین بۆ داڤۆس. باشە دکتۆر نەهرۆ، ئەگەر من وەک هاوڵاتی ئەگەم پرسیارە بکەم، سوودی بەشداری هەرێمی کوردستان لە داڤۆس بۆ منی هاوڵاتی چییە؟ بەڵێ وەکو گوتم ئەم گردبوونەوەیە چ ناوێکی تری لێ دەنێ کۆبوونەوەیە یاخود ئەو شوێنەی کە دەبێ بە پێگەی سەرۆکە گرنگەکانی دنیا بۆی باس لە چاڵێنجەکان و تەحەداکانی ئابووری جیهان بکەن کە ئێمە لەوێ باس لە هەرێمی کوردستان دەکەین. ئەمە گرنگە یەک دوو ئێمە دەبەستێتەوە بەو زنجیرە گرنگەی ئابووری جیهانی و لەسەر نەخشەی جیهانی لەسەر نەخشەی ئیکۆنۆمی دنیادا ئێمەش وجودمان هەیە. چونکە ئاگادار بە لە دنیای ئێستادا هیچ وڵاتێک ناتوانێت بە تەنیا گەشە بکە. گەشەی ئابووری بە هیچ شێوازێک لە وڵاتێکە بە خۆڕشتی دروست نابێ و وڵاتێک بە تەنیا ناتوانێت پێش بکەوێت. تەنانەت ئەگەر ئەو وڵاتە گەورەترین سەرچاوەی سامانی ژێرزەوی هەبێ یان سامانی سروشتی هەبێ، سەری ڤەنزوێلا بکە. زۆرترین نەوتی احتیاتی دنیا لە ڤەنزوێلای، بەڵام ناتوانێت گەشە بکە بەخۆیەوە بە تەنیا، دەبێت بەشێک بێت لەو نەخشە ئابووری هەیەجا منێکی هاوڵاتی توێکی هاوڵاتی هەر کەسێک لەم وڵاتەدا کە ببینێ وڵاتەکەی لە ناو ئەم کۆبوونەوە گرنگەی جیهان کە باس لە ئابووری دەکرێت تۆش لێ وجودت هەیە و سەرنجی خەڵک بۆ لای خۆت ڕادەشێشی بە خەڵک دەڵێ کە تۆ توانای چیت هەیە لە وڵاتەکەی خۆتدا بۆی خەڵک بۆی بێ سەرمایه‌گوزاری بکە. ئەمە گرنگە.
باشە دکتۆر دەبینین کە بۆ نمونە ئەمریکا ساڵ بە گەورەترین شاند بەشداری کردەوە دۆناڵد ترامپ خۆی لەوێ ئەبێت و لەگەڵەوەشدا سەرکردەی وڵاتانی ئەوروپیش لەوێ بن و خۆشتە دەزانی کە ئێستانی هەندێک کێشەی جیۆسیاسی هەیە لە جیهان بەگشتی بەشداری هەرێمی کوردستان لە نێو سەرکردە جیهانیەکان چەند گرنگە وەک باست کرد دۆناڵد ترامپ بە وەفدێکی زۆر گەورە دەچێت یەکەم جارە وەفدێکی ئاوا گەورەی ئەمریکی بچێ بۆ ئەوێ کوڕەکەی دۆناڵد ترامپ ئەریک ترامپ تەنانەت مێزگردێکی هەیە بەشێکە لە پاناڵێک کە دوای چەند ڕۆژێک من بەس پەیوەندی بۆ هەیە کە دۆناڵد ترامپ خۆی ینی بازرگانە یاخود نا پەیوەندی سیاسیەکان و سەرۆکی ئەمریکا وای کردو پێم وایە هەردووچەن یەکەمیان گرینگە سەرۆکی ئەمریکا کە لەوێ وجودی هەیە دووەمیشان ئەوەیە کە خۆی بازرگانە تێدەگا لە گرنگجی ئەم کۆبنەوەانە تێدەگا لە ساڵی هەفتاویەکەوە تاوەکو ێستا و کاتەی کە کلۆس شواب داڤۆسی دروست کرد ئیکۆنۆمیستێکی ئەڵمانیە تاکوێ سەش لە ژیاندا ماوە لەو کاتەوەی کە دروست کرد داڤۆس گرنگترین پێگەی جیهانە بۆ گفتوگۆی ئابووری جا کە سەرۆکی ئەمریکا هەم خۆی بزنسمانەوە هەم سەرکردایەتی گرنگترین وڵاتی دنیا دەکات لەمە تێدەگا ئەمە زۆر گرنگە ئاگادار بین لە پەراوێزی دیدار و کۆبوونەوەکاندا و ئەو سیمینار و ئەو مێزگرد و ئەو پانێڵانەی کە هەیە ئەو کۆبوونەوانەی کە دروست دەبن ئەمانیش گرنگن هەرێمی کوردستان ئەوەندەی من ئاگادارم زیاتر لە 20 کۆبوونەوەی لە پەراوێزەکاندا هەیە و سەرۆکی حکوومەت چەندین دیداری هەیە لەوێ کە ئەمانە زیاتر ئابووری دەبن یاخود کۆبوونەوەی سیاسی پێم وایە کۆبوونەوەی باز لە ئابووری دەکرێت بە شێوازێکی گرنگ و باز لەو چاڵنجانە دەکرێت کە بەرۆشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دێتەوە و بەشێکی دیدارەکان پێم وایە قسە لەسەر جیۆسیاسیەکان دەکرێن نەکرد سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو وڵاتانی دیکەش تەنانەت باز لەو چاڵنجانە دەکەن زلنسکی لەوەیە کە سەرۆکی ئۆکرانیای یەکێک لەو گرفتە گەورانەیە کە بەرۆکی دنیای گرتووە و ئابووری جیهان بەرەو ئاراستەیەکی زۆر نەگەتیڤ دەبا شەڕی ئۆکرانیا و رووسیا کە لەوێ قسەی لەسەر دەکرێت ئەم بەیانیە بۆ زانیاریتان قسە لەسەرەوە هەبوو کە ئێران بە وەفدێک بەشداری دەکات بەڵام دوای ئەوە داوت کرابوون بەڵام لە ژێر ئەو فشارێکە ڕێکخەرانی کۆنفرانسەکە تووشی بوون هەڵیان وەشاندەوە ئەم دیدارە هەر ئەوەشم بیرکەوتەوە با پێت بڵێم ساڵی 2024 سەرۆک ئۆردوگان داوت بوو لە داڤۆس بەڵام بۆیکۆتی کۆبنەوەکانی کرد تا ئێستاش بەردەوامە لەسەر بۆیکۆتکردنە بە هۆکاری ئەوەی ڕێخەری فۆڕۆمەکە ڕێخەری داڤۆس ڕێکخراوی حەماسی بە ڕێکخراوێکی تیرۆریستی لە قەڵامدا ئەو لە بەرامبەر ئەوە دەوتی بەشداری ناکەم ئەم ساڵیش داوت کران ئەوانیش بەشداریان نەکردواتە ئێران و تورکیا وەفدێکی ئاوا باڵایەن نیە و عێراقیش ئەو وەفدە گرنگەی نییە لە داڤۆسدا هەندێک ڕۆیشتون لە عێراقەوە بەڵام بۆیە هەبوونی ئێمە لەوێ کە لەم جوگرافیا ئاڵۆزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین زۆر گرنگە باشە ئەمە بۆ هەرێمی کوردستان گرنگە ئەی بۆ وڵاتانی ناوچەکە و جیهان پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان چەند گرنگە پێم وایە وەکەوەی کە لە سەرەتاش باسم کرد هەندێک خاڵی زۆر پۆزتیفێ لە وڵاتی ئێمەدا لە هەرێمی کوردستاندا هەیە سەقامگیریەکە لەلایەک و کرانەوەی ئێمە بەڕووی ئابووری جیهانیدا ئەمانە ینی لە چەند ساڵی ڕابردوشدا هەموو ئەو وڵاتانەی کە پەیوەندیان لەگەڵ ئێمە هەبووە ئەو پەیوەندیانە ئەگەر سیاسی بن ئەگەر بۆ شەڕی تیرۆر بێ ئەگەر بۆ سەرمایە گوزاری بێ گەواهی دەری ئەو حەقیقەتەن کە هەرێمی کوردستان ئەو سێ خاڵەیە وەکوی کە باسم کرد جا بۆیە کە ئێمە دەچین بۆ ئەوەی پێویست ناکە ئەوەندە پێناسی خۆمان بکەن زۆربەی وڵاتەکان لەوێ ئێمە دەناسن لە شەڕی داعشدا زیاتر لە 65-66 وڵاتی گرنگی دنیا دۆستی ئێمە بوون لە بەرەنگارە بوونەوەی تیرۆر بۆ ئێستا گرنگە کە ئەمان بینن ئێمە تەنیا لە شەڕدانین و هەمووشیان دەزانن کە هەرێمی کوردستان چۆن بوو بە پەناگەی ئەو هەموو ئاوارەیە لە کاتی قەیرانەکاندا هەمویان دەزانن کە هەرێمی کوردستان چۆن دەرگای کردوتەوە بۆ بازرگانی بەڕووی جیهاندا ینی ئێمە پێویست ناکە خۆمان بناسنین ئێمە پێم وایە لە ئاستێکی دیکەن ئەوەیە کە چۆن بتوانین سەرنجیان ڕابچێشن بۆ ئەوەی جیهان بێ لە هەرێمی کوردستانەوە سرمایه گذاری بکەن. دەست خۆش دکتۆر نەهرۆ زاگرۆ سەرنووسەری کوردستان کرۆنەل و توێژەر لە پەیمانگای گۆڵد لە واشنگتن زۆر بەخێر بێت. دەست خۆش.